ئێستا خودی دکتۆر فەرهاد پیرباڵ نووسەر و وەرجێر لە ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک دکتۆر فەرهاد شەوتان باش، زۆر بەخێر بێن. سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی ژووری هەواڵ. من لە سەرەتاوە دەمەوێت پرسیارێکی گشتی بکەم. ئەمڕۆ یادی دامەزراندنی 10 ساڵەی کوردستان 24ە. دەمەوێت بزانم دکتۆر فەرهاد پیرباڵ چ پەیامێک و چ ڕەخنەیەکیشی لە کوردستان 24 هەیە؟ من عادەتێکم هەیە ڕەخنە ناگرم، ئیشی خۆم دەکەم بە باشی، بەڵام حەز دەکەم پێشنیاری ئەوە بکەم بۆ کەناڵی 24 بوو پیرۆزبایی لێ بکەم لە ناقی دڵمەوە. ئەم مانگە مانگی دەیە، مانگی دا مانگێکی گرنگە، چونکە ئەنجامی مانگی نۆیە. مانگی نۆ دەزێ، مانگی دە لەدایک دەبێت. لە مانگی دا کوردستان 24 دروست بووە، کەواتە ئەنجامی ژان و ژوورێکی زۆر بووە کە کوردستان 24 دروست بووە. پیرۆزبایی لە کەناڵی 24 دەکەم لە ناخی دڵمەوە. حەز دەکەم تەرکیزی جەختی بکاتە ڕۆژئاوا و ئەوەی کە پێی دەڵێن زالیەی کوردی، کورد لە ئەوروپا. زۆر باش، چونکە کەناڵی 24 دەتوانێت بگاتە هەر ماڵک یا هەر مۆبایلێک لە ئەوروپا. خەڵک بە مۆبایل تەماشای کەناڵ 24 دەکە، کەواتە کەناڵی 24 دەتوانێت کوردانی ئەوروپا کۆ بکاتەوە. بە چ شێوەیەک؟ باش، بەرنامەیەکیان هەبێ. من چوومەتە رووسیا، ئێستا بۆ دەژمێرم زیاتر لە 21 شخصیەتی گرنگ لە رووسیا هەیە، کوردی ئێرە نایناسێ. ئەو شخصیاتانە من زۆر باشە با ئەوروپا، کوردی ئەوروپا، دەوری ئەوروپا هەڵبسەنگێنین، بنرخێنین و بەرنامەی تایبەتیان لەسەر بکەین. باش کاک فەرهاد کە پێ 21 کەس 21 مقابلەی لەگەڵ بکەین لە 21 شەو ئەوروپا هەموو لە کۆ دەبێتەوە. پێشنیازێکی جوانەکەواتە کاک دکتۆر فەرهاد پیرباڵ، دەمەوێت بزانم کە پێت دەڵێن کوردستان 24 دکتۆر فەرهاد پیرباڵ هەست بە چی دەکات؟ بزانە گۆڕانکاریەکی تایبەتمەندی لە تەکنیک لە تەجروبەی فەڕەنسی وەرگرت. ئەم پەیڕەوە ئەم بەرنامەیە تازە بوو، فەڕەنسی بوو و تەجروبەکی ئەوروپی بوو، هینایە ناو لە سیستەمی داخلی دەڵێم پەیڕە و پرۆگرامی خۆی. ئەوە بۆ من تازە بوو، بە پیرۆزبایی بۆ لێتان دەکەم. زۆر باشە کاک دکتۆر فەرهاد، ئێوە کارێکی یەکجار گرنگتان ئەنجام داوە، خۆشت لە هەواڵەکانی شادا هاتی بوو. ئەم دەستنووسانەتان گەڕاندەوە لە 1970 دەستنووس لە رووسیا، وڵاتێکی زۆر دەوڵەمەنە لە بواری دەستنووس. من دەمەوێت بزانم گرنگی هێنانەوەی ئەم دەستنووسانە بۆ هەرێمی کوردستان نەک هەر بۆ خەڵکە گشتیەکەی، بۆ مێژونووسان، بۆ توێژەران لە چیدایە؟ بۆ زمانیش بزانە، من لە ساڵی 2000 نامەکەم نووسی بۆ ئەکادیمیای کوردستان، جوابیان نەبوو. هیچ نووسیم بۆ پەرلەمانی کوردستان، هیچ جوابیان نەبوو. لە کتێبی لە دایکبوونی نەتەوەیەک دیسان نووسیم بۆ زانکۆکان، هیچ جوابیان نەبوو. ڕۆژێک لەگەڵ برای بەڕێزم دکتۆر کامەران سەرۆکی زانکۆی سەلاحەدین تێم گەیان، گوتم کاچ خۆم ئەو دەستنووسانە هەن 200 و ئەوەندە ساڵ پێش ئێستا من باسم کردێ کە ئەو دەستنووسانە گرنگن بۆ تاریخی کورد. گوتی بەڕاستە ئەو هەموو وایە، من کۆدەکانیشم نووسیوە لە کتێبخانەی ئەرشیفخانەی ڕۆژهەڵات ناسی. دکتۆر کامەران گوتی بۆ نامەیەک نانووسی بۆ کاک مەسرووری. ئەمنیش زۆر یعنی ماندی ببووم، گوتی بنووسە ئەمنوە دەکەم بگاتە دەستی. حەیرانی بووم. نامەمان نووسی 48 سەعاتی نەبرد، جەنابی برایی گەورە کاک مەسرور یەکەمین کەس بوو بە تەنگ ئەو ئیشانەوە هات. سوپاسی دەکەم، ڕێگەی پێدام کە بچم لە ئەو کتێبخانەیە بگەڕێم بپشکنم و یارمەتی دەرم زۆر بوو. دکتۆر دانەر ئەبوو بەکر نوێنەرایەتی هەرێم لە مۆسکۆ، ئەوم لەگەڵ نەبایە ئەو شتانەم نەدەتوانی بکەم. و مەدام پاپۆڤا نامەیەکی شخصی نووسیوە بۆ جەنابی کاک مەسرور، هێشتا پێیم نەگەیاندووە. ئەمە نامەکەیە، حەز ناکەم بیخوێنمەوە. باشە، ینی کاک فەرهاد لێرەوە ئەگەر پێم بڵێ ئەو نامەیە چییە لێرە و دەتوانین برام ئەو کوردی پێم بڵێ
کورتەکەی پوختەکەی چێ لێرە بۆ کاک مەسرور ناتوانم دەبێت جەنابی کاک مەسرور باش. ببینێ ئەو زەمن زۆر باش ئەعلانی بکەم زۆر باش. بەڵام ئەگەر جەنابی کاک مەسرورمان لە پشت بێ ئێمە گەورەترین ئەرشیفخانەی کوردستانی نەگنەتەوەی ئەرشیفخانەی کوردستانی کوردۆلۆجی کە لە کوردستان نییە هیچ سنتەرێکی وە کۆنفرانس کرایە لە سلێمانی باسی شعر و فەمینیزم کرایە هیچ علاقەی نەبووە بە کوردۆلۆجی پێشتر لێرە وەزیری ڕۆشنبیری داوای کردیا داواکردنەکە قسە بووە بەس متابعیان نەکردووە کەس زۆر چاکە من بە دڵ و بەژیان وەک پێشمەرگەیەک چووم ئەوانم هێناوە کوردستان ئەگەر جەنابی برای گەورە پشتیوانیمان بکە زۆر ئەو سنتەرە دادەمەزرێ سنتەرەکە چیە فەرموو یەک تەمەشای باشە کاک فەرهاد بەڵێ. دەستەکانی خۆش بێ ئەوە تا ئێستا لە سەر مێزەکە چەندین نمونەی لێ ینی من دەمەوێت بزانم ئەمانە لە چۆ بوون لە چ کتێبخانەیەک هەڵگیرا من- چۆن دەستت پێگەیشت سپاس دەکەم من لە پاریس کە بووم لە زانکۆی سۆربۆن کتێبخانەی ئینالکۆ هەبوو هی زمانە ڕۆژهەڵاتی و دەستنووسە ڕۆژهەڵاتەکان و لە جنێف گەڕام لە پاریس ئەلەکزەندەر ژابا بناسی ئەلەکزەندەر ژابا قۆنسڵی رووسیا بووە لە ئەرزەڕۆم پیتەر مەلیک هی رووسیا پێی گوتووە پێشەوەی بێ بیانە کوردستان بخەنە ژێر دەسەڵاتی خۆیان چکە ئەو کاتە ئەمپراتۆرەتی عوسمانی هەڵدەوەشاوە رووسیا زیرەک بوو دەیویست ئەگەر ئەمپراتۆرەتی عوسمانی لە 1956 پێیان دەگوت پیاوە نەخۆشەکە ڕاستە. پارچە پارچە دەبوو ئەگەر پارچە پارچە ببێ ئایا رووسیا دەتوانێت دەسەڵات بەسەر کوردستاندا بگرێ بۆ ئەو مەبەستا ئەلەکزەندەر ژابا فارسی زانیوە بە ئەسڵ پۆلۆنی بووە زمانی فەڕەنسی ئەو کاتە زمانی پاشایەتی بووە زمانێکی بەرز بووە باشە. بۆیە تەمەشاکە هەر جملەی بە کرمانجی نووسرایە لە تەنیشتی فەڕەنسیەکەی نووسراوە من بە واستەی فەڕەنسیەکە لە کرمانجیەکەش تێ دەگەم ئەنجا ئەو دەست نووسانە کە دیتم لە چێن دەرن لە پاریس دیتمەوە لە چێن دەرە لە کتێبخانەی ئەرشیفی زمانە ڕۆژهەڵاتەکان کە ئێستا مەدام پاپۆڤا مدیریەتی کۆدەکانیشم نووسی بوو چووم بە یارمەتیدەری کچێک بە ناوی ئارینا کە لە ئەو بەشە ئیش دەکات لە نوێنەرایەتی هەرێمیش باش یارمەتیاندام ئەو دەستنووسانە ببینمەوە بدۆزمەوە و پاشان ئیشەکی دیشم هەبوو لێ جەنابی سەرۆک زانکۆ داوای کرد بوو بەشی فەڕەنسی بکرێتەوە لە زانکۆی سڵاحەدین و مەرکەزێکی کولتوری رووسایی رووسی باشە. لە هەولێر بکرێتەوە ئەو مۆزوع ئەمان لەگەڵ مسیۆ وەزیری کاروباری پەیوەندیە کولتوریەکانی رووسیا لەگەڵ دەرەوەی وڵات باس کرد باش کاک فەرهاد ینی گرنگی ئەم دەست نووسانە ئەم دۆکمنتانە ئەم شتی زۆر گرنگی مێژووین بۆچی گرنگە ینی دەمەوێت بزانم بۆچی گرنگە بهێنرێنەوە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بۆ ئەوە گرنگە کە تۆژەری کوردی بێ ماجستێر و دکتۆرا لەسەر ئەو دەستنووسانە بکە نەک بچێ لەسەر ئیبن العەرەبی و لەسەر تاریخی ئەمەویەکان و خەلافەتی نازام چێندر و بەشی مێژوو دەبێ ئەو دەستنووسانە بێرە کۆڵینەوەی لەسەر باش کەواتە باشە لە باری زمانەوانی ئێستا تەمەشاکە ئەوە یەکەمین کتابە جغرافیای مفەسەلی ئەوروپا 1328 ئەستەمبۆڵ نووسرایە مەکاتبی ڕۆژدیە عەسکەری و چنج سەنە لەرەندا تەدریس ئەیلێرێک یعنی چ بە عوسمانی یعنی لە پۆلی سێمی مەکاتبی ڕۆژدیەی عەسکەری کە مەستەفا پاشای ئامڵچی لەوێ خوێندیتی پیرەمێرد لەوێ خوێندیتی ئەو دەرسە گوترایەوە دەرسی جغرافیای مفەسەلی ئەوروپا تەمەشاکە کامێرنامە چێندرا ئەیبینێک دەبین جغرافیا بەحز لە چی دەکا جغرافیا بەحز لەم ئەرزە دەکە کە ئێمە لەسەری ساکنین ئەوە لە 1910 کەواتە بەهۆی ئەو دەستنووسە دەزانین ئێمە زمانی کوردی چۆن بووە زاراوە هەیە کە ئێستا نازانین دای بمەزرێنین لێرە هەیە
ئیسفادەی لێ دەکەین باش. لە باری مێژووی ئەو دەستنووسە باز لە شیرین و فەرهاد دەکا شیرین و فەرهاد هی حارسی بەتلیسی مەلا مەحموودی بازیدی ئەو دەستنووسە عادات و ڕسومات نامەی ئەکرادیە چاکە. کە کوردیەکەی هەیە دکتۆرە شکریا قوربانی بم چووە ڕووسەکەی کردیتە سۆرانی دکتۆرە شکریا تو لە ڕووسیا بووی لۆ نەهاتی ئەسڵەکەی پەیداکەی کە من ئێستا هی نایتمەوە دەستی خۆش بێ. ئەسڵەکە مهمترا یان تەرجمەی بکەیت لۆ سۆرانی لە ڕووسیەوە دکتۆر فەرهادە تو جوابمدەوە باش. ئەمن کەواتە ئەوی شێ من کردیتم پیشان دەدە زمانی کوردی چۆن بووە ژن چی لەبەر کردووە عادات و تەقالیدی کو بووە ئەسلی حەمان چمان هەبووە خواردنمان چ هەبوو تەمەشا ئەمەیان ئەلفابەی کوردیە هذا صفحة صبيان يا الله يا فتاح يا رزاق يك يك حرفەکانی شرح کردیا کە ئەلفابەی لۆ نقطەیەک دوو نقطەی سێ نقطەی ئەلفابەی لەسەری مەسەن ف کو دەبتە ف ئەلفابەی دانا لە 1956 زۆر باشە. ئەمە وە دەزانین ئیبراهیم ئەمین باڵدار ئەلفابەی دانایە ئەوەل زار کەواتە ئەمە بەهۆی ئەو دەستنووسانەوە تاریخمان درێژ دەکەینەوە ئێستا ئەمە تاریخمان ڕاوەستایە هەتا ڕاپەڕین جیلی ئەوڕۆ ڕاپەڕینیشی نەدیوە کەواتە ئێمە بە جیلی نوێ دەڵێن ئێمە تاریخێکمان هەبووە ژیانە خیندەواریمان هەبووە کتابمان هەبووە باش. ئەوە یەکەمی کتاب لەسەر جوغرافیا ئەوە هینکەری زمانی کوردی باشە هێوی جەماعەتی تەڵەبەی کوردان لە 1913 دەرسیان دایتەوە لە مەدرسەکان باش. کەواتە بایەخی کۆمەڵایەتی فەرهاد. زمان ناسی مێژووی هەموو لەناو ئەوەش وە دووەبێتە ماتریالێک بۆ ئەوانەی تۆژینەوە لەسەرەوە زۆر باشە. ئەمن بەخۆم لێ فەرهاد پیرباڵم چونکە تۆژینەوەم لەسەر ئەوانە کرد دەستی خۆش بێ. پیشانمدا کە ئێمە تاریخمان هەر هەبیت دەستی خۆش باشە کاک دکتۆر فەرهاد ئێستا ئەمە لە 1970 تانە لە 1920 ماوە بەڵام ئەمەش پرسیارە دەتانەوێت ئەم دەستنووسانە هەفتەش نمونەیە باش ئەم دەستنووسانە دەتانەوێت لە چۆ هەڵیان بگرن لە چۆ دایان من لێرەوە ئەوانە هەندێکی کۆنە خۆ دەزانی دەبێت پارێز ئێستا دڵم نایەوە هەڵدەورە لە دەستم باشە من بە بۆنەی دامەزراندنی کەناڵی 24ەوە کە ڕۆژێکی پیرۆزە لەلام تێدا داوا دەکەم لە جەنابی سەرۆک بارزانی و جەنابی برا گەورەمان ئەرشیفخانەیەکی نەتەوەیی کوردۆلۆزی دابمەزرێ لە کوردستان باش. ئەمن خۆم ڕئیس نەبم مدیر نەبم یەکەکی بینن مدیری بکەن بەس ئەمن پێشمەرگەیەکم مەتریالەکان کۆ دەکەمەوە و داوا لە زانکۆکان دەکەم محازەرە دەلێمەوە لە بەشی تاریخ کە بێن ئیش لەسەر ئەو دەستنووسانە بکەن باش کاک دکتۆر فەرهاد شەڕە لە ئەنتەرنێت شەڕە یەک دەلێ یەکەم چیرۆکی کوردی عەرەبی شامۆیە ئەویدی دەلێ فلانە ئەمن کەشی ئەوە بکردێ یەکەمی چیرۆکی کوردی 1956 نووسراوە مەلا مەحموودی بایازیدی نووسیوەتی لە پترسبۆرگ کەوتیوە کەس ئاگای لێنە باش. من ئەوانەم هینایەتەوە یعنی دەمەوێت بەهۆی ئەو دەستنووسانەوە تاریخی ئەدەبی کوردی حاکم فەرهاد جارێکی نوێ سەر لە نوێ بنووسێتەوە ئەو ئیشە چۆن دەکرێت بەوە ناکرێت من پارکی شانەدەر کتێبخانەیەکم هەیە لەوێ بیان پارێزم 8 دزیم لێ کراوە باش. شاشەم لێ دزراوە تەلەڤیزیۆنی لێ دزراوە ئەگەر ئەو دەستنووسانە بدزرێن یان ئاویان پێکەوێ یان شتێکیان لێبێ ئەمن ئینتحار دەکەم دوو لە تۆ باشە کاک دکتۆر لە جەیەک بپارێزرێ ئەی هاوار باش چێن دەردانم باش هەیە پەرژوو بڵاوە زانکۆی سەلاحەدین لە گەڕەکی عارەبان دەوێ خانێکی یان دانایە چێ دێتە گەڕەکی عارەبان برام دەبێ باشە زەیەک بی ئەرشیفخانەکی نەتەوەیی گەورەبی باش نەک ئەوانی من ئەوانی دیکەش هەوڵ دەین لەوێ ماوە بریماکۆف وەزیری کاروباری پەیوەندێت دەرەوەیەکان داوام لێ کرد گوتم هەرچی ئەرشیفی بارزانی نەمر هەیە لە ڕووسیا زیاوە بابت ئاخر بابی ئەو بووە هۆی ئیمزاکردنی 11 ئازار ئەوەل زار هاتیە مەلا مستەفای بارزانی دیتە بەڕەحمەتوی ئەو زۆر سەدامی دی زۆر باشە ئەو ئەرشیفە گەورەی بارزانی نەمر ئەویش دەبێ بهێنرێتەوە بەڵێنی پێداوم بەس دەبێت ئەوەل زار جەنابی کاک مەسرور لەسەر ئەو مەسەلە مفەسەڵانە چاکە ئاگادار بێت زۆر باشە زۆر باشە کاک دکتۆر فەرهاد دەستەکانی خۆش بێ گەلێک سوپاس کاتم زۆر کەم ماوە چ شتێک لە خەیاڵتایە ئەگەر بە کورتیش پێم بڵێ کە من نەمپرسی بێ
دەتەوێت بڵێ چی؟ دەمێ ئەوە بڵێم دووبارە من کەسێکی ماندووم بە تەنیا بە ئەویشە بە من ناکرێ دەبێ لانی کەم 5 دکتۆر ئەوانی بەحز دەکەن لەسەر ئەو شتانە شارەزان چونکە من هەیە ئەو شتە بە فارسیە فارسیەکی نەستەلیقە یا نەوعێکە بێن هاوکاریم بکەن لیژنەیەک هەبێ بۆ لێکۆڵینەوە لە دەستنووسە کوردیەکان بۆیە من پێش ئەوەی سەفەر بکەم دەستگایەکم دامەزراند بە ناوی ئەرشیفخانە و ئەرشیفخانە و لێکۆڵینەوەکانی کوردناسی بۆ ئەو مەبەستە دەمەوێ حکومەت ئەگەر ئەم نیشی تەدا نەبی ئەو ئەرشیفخانە نەتەوەییە کە لە هەموو وڵاتان هەیە لە کوردستان نییە برام دەستخۆش ئێلۆنیا دیارە ئەرشیف لە لای من مهم نیە دیارە تاریخ لە لای من مهم نیە پێویستە ئێمە ئەو ئەرشیفخانە نەتەوەییە کوردستانیا چکە مەسیحیش ئینجیلی کوردی کاک حاکم بە زمانی کوردیە بە ئەلفابەی ئەرمەنی ئینجیلە ئێوە کویش دەکرێت دەبێ ئەمە ئەرمەنیەک بینین بێ ئەوەمان لۆ بخینتەوە کوردێک جۆی لێ ڕابگری تەرجومەکەی بنووسەوە بزانی زمانی کوردی لە ڕێگەی ئینجیلەوە لە 300 ساڵ پێش چۆن بووە دوایە دەوری ئەوە باسکەین بۆ ئینجیل کرایتە کوردی ئەو ئیشە بدەینە بەو ئاخیریا ئەوە هات ئەرتۆدۆکسی ڕووسی ئاگات لێ بوو چون بوونە میوانی جەنابی سەرۆک ئەو شتانە پێیان بڵێن کە ئەمە تاریخەکی پێکەوە ژیانی گەورەمان هەیە ئەوە بەڵگەکان زۆر باشە دەستخۆش زۆر سپاس بۆ کاک دکتۆر فەرهاد پیرباڵ نووسەر و وەرجەر ماندووش نەبی کارێکی یەکجار گەورەتان ئەنجام داوە تۆ هەر هەبی بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ کاک دکتۆر فەرهاد پیرباڵ گەلێک سپاس